سەبارەت بە فراوانبوونی ژەنگی ئۆکرانیا و رووسیا کە هێزێکی بیانی دەچێتە ناو خاکی رووسیا و بەڕێز ئەندرەی ئەنتۆکەف چاودێری سیاسی لەگەڵمانە بێ. بەڕێز سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. دوای 81 ساڵ تایکی دروستکراوی ئەڵمانیا گەڕایە ناو خاکی رووسیا. سوپای ئۆکرانیا لە پێشڕەویدایە، خوێندنەوەتان چییە؟ چاوەڕێی جەنگێکی سەخت بکەین؟ بەڵێ ئەوەی ڕوویدا سپرایزێک بوو بۆ رووسیا. هۆکارەکەشی ئەوەیە کە رووسیا لە پێشڕەوی بەردەوام بوو و دوجاریش ئەو کەسانەی کە کەمتەرخەمیان کردووە لە کارەکانیان دوور دەخرێنەوە. مەبەستم سەرکردەکانی رووسیا ئەوەی ئێستا پێویستە دەرکردنی هێزەکانی ئۆکرانیا لە کورسک و رووسیا جارێکی دیکە بتوانێت ڕێگری لە پێشڕەویەکانی سوپای ئۆکرانیا بکات. جگەلەوەش من پێم وایە رووسیا ئەم بارودۆخە دەقۆزێتەوە کە دروست بووە. مەبەستم ئەوەیە بەرەکانی شەڕکردن ئێستا درێژترن وەکرەوەی پێشتر هەبوونەوە زۆرترن. ئەمە لە بەرژەوەندی رووسیادای بە هەموو شێوەیەک، لەبەر ئەوەی رووسیا دەتوانێت بەو شێوازە شەڕێکی باشتر بکات و ئۆکرانیا و توانایی نییە. کەواتە سروشتی بابەتەکە بەو شێوەیە ئەوەی کە لە کورسک ڕوویدا پێشڕەوی رووسیایە ئێستا لەسەر حسابی هێزەکانی ئۆکرانیا بە تایبەتی لە دۆنباسک. من پێم وایە لە ماوەی داهاتوودا دەبینین کە چۆن سوپای ئۆکرانیا لە کورسک دەردەکرێن و لەو ناوچەیە لەلایەن هێزەکانی رووسیاوە ڕاودەنرێن. ئەمە زۆر گرنگە کە لە بەرچاومان بێت. شتێکش کە جێگەی سەرنجە ئەوەیە کە بەم دواییە و لەو گۆڕانکاریانەی ڕابردوودا سەرۆک پوتن ڕایگەیاند رووسیا لە دژی هەموو گفتوگۆیەکە لەگەڵ لایەنی ئۆکرانی باشە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنال ئەڵێت بە بۆنەی هەڵەیەکی سەربازیەوە ئەمە کراوە. ئەمە یعنی بۆ رووسیا شتێکی ئاساییە بە بۆنەی هەڵەیەکی سەربازیەوە پێشڕەویەکانی ئۆکرانیا بۆ ناو خاکی رووسیا کراوە. ڕاستە وەکو ئاماژەتان پێکرد ئەم هێرشە منیش سەرەتا ئاماژەم پێ کرد. سوپرایزێک بوو بۆ رووسیا. سروشتی بابەتەکەوەیە کە رووسیا بەڕاستی پێشبینی ئەم هێرشەی نەدەکرد و پێشبینی ئەوەی نەدەکرد ئۆکرانیا گورزێکی لەم شێوەیە بهاوێژێت. و جگەلەوەش ئۆکرانیا پێشتر بوێری ئەوەی نەبوو بە شێوازە پێشڕەوی بکات و هێرش بکات. بەڵام رووسیا ئێستا تەکەز لە دەرکردنی هێزەکانی ئۆکرانیا لە کورسک دەکاتەوە و جگەلەوەش هەوڵ دەدات کە ئەم سیناریۆی کە ڕوویداوە لە بەرژەوەندی خۆی بیخۆزێتەوە. ڕەوانەیە لە دیدگایەکی میدیایی وا دەرکەوێت کە ئۆکرانیا لە پێشڕەوی بەردەوامە و دەستکەوتی لە مەیدانی جەنگدا دەستکەوتووە. بەڵام زۆربوونی بەڕەکانی شەڕ و فراوانبوونی ئەو بەرانە لە بەرژەوەندی رووسیایە نەوەک ئۆکرانیا. لەبەرەوەی رووسیا دەتوانێت لە شەڕێکی هاوشێوەدا شکست بە ئۆکرانیا بهێنێت و ئۆکرانیا شکست دێنێت بە تایبەتی وەکو گوتم لە دۆنباسک. کەواتە ئەمە ڕاستە سوپرایز بوو بۆ رووسیا، بەڵام خەریکە وەردەسەرخێت بۆ دەستکەوت بۆ رووسیا. کەواتە پشتیوانیەکانی ناتۆ بۆ ئۆکرانیا تا چەندە ڕۆڵی هەبووە لەو پێشڕەویانی کە سوپای ئۆکرانیا کردوێتی؟ هیچ ڕۆڵێکی هەبووە لەم پێشڕەویە؟ سەد لە سەد ڕۆڵی هەبووە. ئەگەر پشتگیری ئەمریکا و وڵاتانی خۆرئاوایی و هاوپەیمانی ناتۆ نەبووایە ئۆکرانیا هەرگیز نەیدەتوانی ئەم کارە بکات و هەرگیز نەیدەتوانی لە قەیرانێکی وەهادا پێشڕەویەکی وەها بکە. من سەد لە سەد دڵنیام لەوەی ناتۆ لە سەروی هەموو شوێنەوە ئەمریکا گڵۆپی سەوزیان بۆ ئۆکرانیا هەڵکردەوە بۆ ئەوەی بچنە نێو کورسکەوە و هێرش بکەن. لەم نێوەندەدا هەماهەنگیان لەگەڵ ئۆکرانیا کردووە و ڕێنمایی ئۆکرانیایان کردووە بۆ هێرشکردنە سەر کورسک. و من لەگەڵ ئەوە دامزانیاری هەواڵگەری لەلایەن ئەو وڵاتانەوە لە پاڵ چەک بە ئۆکرانیا دراوە بۆ ئەوەی لەو هێرشەدا سەرکەوتوو بێت. کەواتە
پەیوەندێکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان هێرشەکەی ئۆکرانیا و سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر باشە وەڵامی پێشبینی کراوی رووسیا چۆنە بێ چی ئەبێ؟ وەکو گوتم رووسیا ئێستا سەرنجی لەسەر ڕاگررتنی هێزەکانی ئۆکرانیا لە کورسک لەگەڵ هاوپەیمانەکانی لەگەڵ ئەوەشدا فشارە سەربازیەکان زیاد دەکات بۆ ئەوەی لە دۆنباسک پێشڕەوی زیاتر بکات. من پێم وایە رووسیا لە ماوەی داهاتوودا ئەم دوو خاڵە زیاتر جەختی لێ دەکاتەوە بۆ ئەوەی بتوانێت کە کۆتایی بەهاتنە پێشەوەی ئۆکرانیا لە کورسک بهێنێت و ناچاری بکات هێزەکانی لەو ناوچەیە بکشێنەوە لە دۆنباسک و ناوچەکانی دیکە. جارێکی دیکەش من بەڕاستی دەیڵێم کە درێژبوون و فراوانبوونی بەرەکانی جەنگ لە بەرژەوەندی ئۆکرانیادا نیە بەڵکو لە بەرژەوەندی رووسیادایەوە 2000 هێزەکانی رووسیا جەخت و هەوڵی دەرکردنی هێزەکانی ئۆکرانیا دەدەن لەو ناوچەیە و پێشڕەویەکان بەردەوام دەبن. بەڕێز ئەندرەی ئەنتۆکەف چاودێری سیاسی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت. تیمێکی لێکۆڵینەوەی زانکۆی ئۆدینەی ئیتالیا 2 ساڵە لە گوندێکی ئاکرێ لێکۆڵینەوە لە شوێنوارێکی مێژووی دەکەن بە گوێرەی ئەو بەڵگەنامانەی دەستیان کەوتووە. شوێنەوارەکە بۆ سەردەمی عەباسیەکان تا عوسمانیەکان ئەگەڕێتەوە. بڕیاریشە دوای تاوکردنی کاری لێکۆڵکاری شوێنەکە نۆژەن بکەنەوە بۆ ئەوەی سوود بە کەرتی گەشتیاری ناوچەکە بگەێنێ و گەشتیاران سەردانی بکەن.